پرسی بەڕێوەچوونی هەڵبژاردنەکانی عێراق لە ئێستادا بووەتە یەکێک لە پرسە گەرمەکانی شەقامی عێراقی و زۆرترین مشتومڕی لە نێوان لایەنە سیاسیەکاندا دروست کردووە. چاودێرانی سیاسیش دەڵێن هەڵبژاردنەکانی عێراق بۆ کورد چارونوسازە، بۆیە دەبێت لایەنە سیاسیەکان لە ناوچە دابرەناوەکاندا بە یەک لیست بەشداری لە هەڵبژاردنەکاندا بکەن. ئەگەر بتوانن خۆیان یەکخەنەوە و یەکدەنگیەک دروستکەن و هاوپەیمانیەک دروستکەن بۆ ئەوەی کە بتوانن بە لیستێک دابەزن و بتوانن پێگەی کورد بەرزکەنەوە دوای ئەوسا ئەو ململانیانەی کە هەیە لە ناو کوردستان ئابابیکەن نەک لە خواروی عێراق لەبەرەوەی بۆ حکوومەتی ناوەندی تا یەکگرتوو بوون تا لیستەکە بە یەکدەنگی دابەزن پێگەی کورد بەهێزتر دەبێت. پێویستە تایبەت لە ناوچەکانی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم لە کەرکوو خانەقین لە دووسڵمات و سەرجەم ناوچە داڕاکان حزبە کوردستانیەکان بە یەک لیست بەشداری لە هەڵبژارد بکەن بۆ ئەوەی پێگەی خۆیان لە بەغا بەهێز بکەن تایبەت لەم ناوچانە و ململانەی حزبیەکانیان ئەوەی کە هەیە بیخەنە چوارچێوەی هەرێمی کوردستان ئەو ناوچێکی ئێستا لە ژێر دەسەڵاتی حکوومەتی هەرێمە بەڵام پێویست و زۆر گرنگە کە لە ناوچە داڕاکان بە یەکلیستی بەشداری بکەن. چاودێرێکی سیاسیش بە پێویستی دەزانێت بۆ هەڵبژاردنەکانی عێراق و پارێزگاریکردن لە پێگەی سیاسی کورد لە عێراقی نوێدا کورد لە ناوچە دابرەناوەکاندا بە یەک لیست بەشداری لە هەڵبژاردنەکاندا بکات، چونکە بە فرەلیستی ناتوانێت کورد وەک هێزێکی کاریگەر لە ناوچەکەدا دەربکەوێتەوە. تاکە چارەسەر هاوپەیمانی نیشتیمانیە هاوپەیمانی کوردستانیە بۆ هەڵبژاردنەکان ڕێگا چارەیەکی دیکەمان نییە. خۆشبەختانە کەرکووک ئێستا هاودەنگن ئێمە تەجروبەیەکی زۆر باشمانەیە لە ماوەی ڕابردووە بە هاوپەیمانی کوردستانی دەرەنجامی زۆر باشمان بەدەستێناوە و یەکدەنگ بووین. لانی کەم ئێستا پەرتەوازەیەکی زۆر لە نێوماڵی کوردیە هەیە. ئەم یەکگرتنەی ئەم جارە ئەگەر ناچاریشن یان ڕێگا چارەیەکی دیکە نییە لە بەردەم حزبە کوردستانیەکانە بۆ هەڵبژاردنەکان بۆ ئەم هەموو فشارەی کە ئێستا هەیە لەلایەن حکوومەتی ناوەندی عێراقەوە لەسەر کورد لەسەر ناوچە کێشە لەسەرەکان بە تایبەتێمە ناوچە کێشە لەسەرەکان زۆر داواکەین لە هەموو حزبە کوردستانیەکان هەموو شتێ ئێستا تاکە شتێک کە ڕاست بێ و ڕەوا بێ یەکگرتنی حزبە کوردستانیەکانە بۆ هەڵبژاردنەکانی داهات و وەکەوەی چاودێرانی سیاسی و ڕۆژنامەنووسانی خانەقین ئاماژەیان بۆ کرد لە ئێستادا پێویستە کورد بۆ بەدەستێنانی ماف و داخوازیەکانی خۆی لە ناوچە دابرەناوەکاندا گرنگە لە هەڵبژاردنەکانی عێراق بە یەک لیست بەشداری بکات. بە پێچەوانەوە کورد بە لێکترازان و نەبوونی کۆدەنگی نێوان لایەنە سیاسیەکان ناتوانێت پارێزگاری لە خواستی هاوڵاتیانی ناوچە دابرەناوەکان بکات. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، خانەقین.